بەرجام و ئەو پەیامانەی کە دەنێردرێن بەلە بەرچاوگرتنی ئەوەی کە کۆتایی مۆڵەتی کۆماری ئیسلامی بۆ ڕاگررتنی پرۆتۆکۆلی ئێلحاقی و دانانی بربەز لە بواری چاودێری بەرپرسانی ئاژانسی نێونەتەوەیی بە پێی پەسەندکراوی مەجلیسی ڕژیم چەند ڕۆژی زیاتر نەماوە شایدی ئەوەین کە لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا ئاستی خێرایی گەیشتن بە ڕێکەوتنی بەرجام چۆتە سەرێ و هەموو ئەکتەرانی ئەم ڕێکەوتنە لە جەریانی دیدار و ناردنی پەیامی ئاشکرا و نهێنیدا دەستیان داوەتە ڕاگەیاندنی هەڵوێستەکانیان. پاش سەرکەوتنی بایدن لە هەڵبژاردنەکانی سەرۆکۆماری ئەمریکا ئاشکرا بوو کە واژۆکەرانی ڕێکەوتننامەی بەرجام و پتر لە هەمووان ئەمریکا و ڕژیمی کۆماری ئیسلامی خۆیان بۆ کۆتایی کێشمەکێشەکانیان ئامادە دەکەن. ئاماژەکانی بایدن و ڕاوێژکارانی لەلایەکەوە و سەرانی کۆماری ئیسلامی لەلایەکی دیکەوە بێزگە لەو بابەتە هەڵگری پەیامێکی دیکە نەبوو. ئاشکرا بوو کە سەردەمی هەڕەشەکان تێپەڕ بووە و هەردوو لایەن هەوڵ دەدەن شەرت و مەرجی خۆیان بێن نەگۆڕێ و بێگومان ئەو شەرت و مەرجانەش لە هەمان حاڵدا وتەی نهایی ئەم لایەنانە نەبوو. بەتایبەت ئەوەی کە وتەکانی کۆماری ئیسلامی مۆری کەشمەکەشی باندەکانی ناودەسەڵات و مۆری تەبلیغاتی سەرۆکۆماری داهاتی کۆماری ئیسلامی پێوە دیار بوو. تەنانەت پەسەندکراوەکەی مەجلیس دەربارەی ڕاگررتنی پرۆتۆکۆلی ئێلحاقی و دژایەتی بە ئاشکرا و نەهێنی باندی ڕۆحانی لەگەڵ ئەم پەسەندکراوە یەکێک لە بەرچاوترین نیشانەکانی ئەم کەشمەکەشە بوو. حەدادی عەدڵ سەرۆکۆماری هاوپەیمانی هێزەکانی ئینقلابی ئیسلامی و یەکێک لە نۆکەسی نزیک بە خامنەیی کە لەلایەن وەزارەتی خەزێنەی ئامریکاوە تەحریم کراوە وتی دەوڵەتەکانی ڕۆژاوا بە شلوتوندکردنەوەی گەمارۆکان بە شوێن هاتنە سەرکاری ڕەوتێکی تایبەتن. لە ڕێکەوتنی 27 مانگی ڕێبەنداندا نوێنەری کۆماری ئیسلامی لە حوزوری ڕێکخراوە نێونەتەوەییەکان لە ڤیەن نامەی ڕاگررتنی بەڕێوەبردننی خۆبەخشانەی پرۆتۆکۆلی ئێلحاقی تەحویلی بەڕێوەبەری گشتی ئاژانسی نێونەتەوەیی وزەی ئەتۆمیدا. بە پەیام نامەیە کۆماری ئیسلامی لە 23 مانگی فێڤریە بەرابەر لەگەڵ 5 ڕەشەممە پێبەندبوونی بە ڕێکەوتنی بەرجام ڕادەگرێت و بە وتەی نوێنەری کۆماری ئیسلامی لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان ئەوەش بە مانای گەڕانەوەیە بۆ بارودۆخی بەر لە ڕێکەوتنی بەرجام. تەنیا یەک ڕۆژ پاش تەحویلدانی ئەم نامەیە ڕاگەیەندرا کە سەرۆکی ئاژانسی وزەی ئەتۆمی لە ڕۆژی شەممە 2 ڕەشەممەدا بۆ ئێران سەفەر دەکات و لەگەڵ کاربەدەستانی ئێران دەست دەکات بە وتووێژکردن. ڕۆژی چوارشەممە 29 ڕێبەندان وەزیری دەرەوەی ئەمریکا لە وتووێژێکدا ڕایگەیان کە تەنیا وتووێژ دەربارەی بەرجام بەس نییە و ئەگەر ئێران بگەڕێتەوە سەر بەڵێنەکانی خۆی و ئێمەش هەمان کار ئەنجام بدەین پێویستە لەسەر ڕێکەوتنێک کار بکەین کە درێژماوەتر و بەهێزتر لە ڕێکەوتنی سەرەکی بێت. بەڵام یەکەمین هەنگاو پێبەندبوونەوەی ئێرانە بە بەڵێنەکانی. ڕۆژی پێنجشەممە 30 ڕێبەندان وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا پاش دانیشتنی هاوبەشی لەگەڵ وەزیرانی دەرەوەی ئەمریکا، فەڕەنسا، ئینگلیس و ئاڵمان بە ئامانجی گەیشتن بە ڕێکارێک بۆ دانیشتنی ئەندامانی بەرجام ڕایگەیاند کە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا داوای نوێنەری باڵای یەکێتی ئوروپا بۆ بەشداریکردن لە دانیشتنی گروپی 5 بە عەلاوەی 1 و ئێران بۆ وتووێژ دەربارەی گەیشتن بە ڕێگا چارەیەکی دیپلۆماتیک لە پەیوەند لەگەڵ بەرنامەی هەستەی ئێران قبول دەکات. بەشداربووانی ئەم دانیشتنە سەبارەت بە ڕاگررتنی پرۆتۆکۆلی ئێلحاقی هۆشداریان بە کۆماری ئیسلامی دا و ڕایانگەیان کە ئێران هەرگیز نابێت دەستی بەچەکی هەستەیی ڕابگات. هاوکات ڕۆژی 1 ڕەشەممە لە جەریانی کۆنفرانسی ئەمنیەتی مونیخدا بایدن بۆ جارێکی دیکە ڕایگەیان کە ئامریکا پێویستە پاش گەڕانەوەی بۆ ڕێکەوتنی بەرجام و یان هاوکات لەگەڵ گەڕانەوەی بۆ بەرجام دەست بداتە هەڵوەشانەوەی گەمارۆکان و پاشان ئێرانیش دەست دەکات بە گەڕانەوە بۆ سەر بەڵێنیە بەرجامیەکانی خۆی. بەڵام سەرڕای هەمووی ئەوانە کاردانەوەی ڕژیم سەبارەت بە ئاڵ و گۆڕە دیپلۆماتیکەکانی ئەم دوایانە ناتبا بووە. زەریف وەزیری دەرەوەی ڕژیم لە وەڵام بە وتەکانی وەزیری دەرەوەی ئەمریکا کە دەرگای دیپلۆماسی هەروە ئاوەڵەیە وتی لەگەڵ ڕاگررتنی پرۆتۆکۆلی ئێلحاقی دەرگای دیپلۆماسیش دەبەسترێ. عێراقچی جێگیری سیاسی وەزارەتی دەرەوەی ڕژیم لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیدا لە ڕێکەوتی 2 ڕەشەممە سەبارەت بە پێشنیاری بەرپرسی سیاسەتی دەرەوەی ئوروپا بۆ بەڕێوەبردننی دانیشتنێکی هاوبەش لە نێوان وڵاتانی ئوروپایی و ئامریکا و ئێران لەسەر تەوەری بەرجام ڕایگەیان کە خەریکی هەڵسەنگاندنی ئەو پێشنیارین و لەگەڵ باقی دۆستان و شەریکەکانمان لەوانە چین و رووسیا ڕاوێژ دەکەین. بەڵام پێشمان وایە کە گەڕانەوەی ئامریکا بۆ سەر ڕێکەوتنی بەرجام و بەڕێوەبردننی بەڵێنەکانی خۆی و هەڵوەشانەوەی گەمارۆکان پێویستی بە وتووێژە.
سەرەڕای هەڕەشەکانی کۆماری ئیسلامی لە ئێستاوە ئاشکرایە کە ڕژیم هیچ چارەیەکی بێجگە لە تەسلیمبوونێکی سەرشۆڕانە نییە. ئەم جارەشیان ئەم تەسلیمبوونە هەر وەک ساڵی 2016 کە ڕێکەوتنی بەرجام واژۆکرا لەلایەن سەرانی ڕژیمەوە بە دەستکەوتێکی گرنگی دیپلۆماسی کۆماری ئیسلامی و مقاومەتی بەناو خەڵک لە بەرامبەر تەحریمدا باسی لێ دەکرێت. لە بیرمان نەچۆتەوە کە ئەو کات دەوڵەتی ڕۆحانی بەڵێنی گەشەی ئابووری 8% دەدا کە گۆیا بە خاتری هاتنی سەرمایە خاریجیەکان قەرار بوو ڕوو بدات. ئەگەر لە سەردەمی گەماروی جەنایەتکارانی ئەمپریالیسمی ئەمریکادا ئەوە کرێکاران و جەماوەری هەژاری کۆمەلگا بوون کە دەبوایە تاوانی تەوەڕومی هاوسار پسرا و هەژاری بێسنووریان دابایەوە، ئەم جارەیان بە ڕێکەوتنی بەرجام پێویستە خۆیان بۆ زۆرترین بەهرەکەشی ئامادە بکەن. بەڵام بینیمان کە لە جەرگەی ڕەواندنی گەمارۆکاندا ڕژیم هەناردەی نەوتی خۆی گەیاندە 2,500,000 بۆشکە لە ڕۆژدا کە داهاتەکەی دەبووە 5 میلیارد دلار و هەڵبەت بینیشمان کە بەشێکی زۆری ئەم داهاتە نەوتیانە یان کرانە هەزینەی بڕۆکراسی بەرینی ڕژیم و دزی و گەندەڵی و پەرەپێدانی ناوەندەکانی تەبلیغی کۆنەپەرستی و بیری پرتوکاو یان کرانە هەزینە بەرزەفڕەکانی ڕژیم لە دەرەوەی سنوورەکان. بەڵام لە ئێستادا ڕژیم لە چاو 4 ساڵ لەمەوبەر لە بارودۆخێکی یەکجار نالەبارتردایە. بێتوانایی و داماوی ڕژیم لە کۆنتڕۆڵکردنی کۆڕۆنا، قوربانیکردنی سەدان هەزار کەس، بێکارکردنی میلیۆنان کەس، داسەپاندنی حەقدەستی چەند بەرابەر ژێرهێڵی هەژاری، نەفرەتی گشتی میلیۆنان کەس لە جەماوەری خەڵکی لەم ڕژیمە زیاتر کردووە. هەروەها ڕژیم لە دەرەوەی سنوورەکانیش کە گۆیا ئەو پەڕی دیفاعی استراتیژیکی ڕژیم بوو بردراوەتە ژێر پرسیارەوە. هەمووی ئەم فاکتەرانە نیشانی دەدەن کە تەنانەت ئەگەر بە تەسلیمبوونی سەرشۆڕانەی ڕژیم و ڕێکەوتنی نوێ گەمارۆکان لابردرێن، دیسان ڕژیم ناتوانێت لە پۆتانسیەلی بەرینی ناڕزایەتی گشتی لە قۆناغی دوای کۆڕۆنا خۆی دەڕباز کات. لەم بارودۆخەدا گرنگەوەیە کە خەڵک لە ئاستێکی میلیۆنیدا ئاگادار بن کە کەشمەکەشەکانی ڕژیم لەسەر بەرجام نانێک ناخاتە ناو سفرەی ئەوانەوە و هیچ لەو حەقیقەتەکەم ناکاتەوە کە کۆمەلگا پێویستە حیسابی خۆی لەگەڵ ڕژیم لە ڕێگەی ڕووخاندنی شۆڕژگێڕانەیەوە یەکلا بکاتەوە.